باشە بە کاگەز هەمە پرسیارە تۆ بکەمەوە. هۆکاری ئەوەی کە ڕیال مەدرید 2 ساڵە لەسەر یەک ناتوانێت نازناو بات و 2 ساڵە ڕیال بەبێ نازناو دەگەڕێتەوە، هۆکارەکەی چییە؟ وڵی هۆکار زۆرە کاک ئەحمەد مەسەلەن ئەگەر لەوە دەست پێکەین بەرشلۆنە بەهێزار وەکو جەنابەت باست کرد، ینی هۆکاری بەهێزی بەرشلۆنەوەی نەکردووە کە ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگ خراپیان ڕێگری لێ بکەیان لی بباتەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی مەسەلەن تەنانەت لە 6 باشە ئەوەشیان بە لەلایەک سوپەر و لالیگا. پێم وایە جگە لە بەهێزی بەرشلۆنە حتمما هەر دەبێ مەسەلەن لە لالیگا تیپێکی بە ڕکابرە ڕیال مەدرید بکەیان تیپێکی بە ڕکابری بەرشلۆنە بکە، بە ئەمە لەلایەکدا بنین. دەتوانم بڵێم ئەم وەرزە ڕکابری هەردوو تیپ هەر ئەتلێتیکۆ مەدرید بۆ وەکو پێشووتر. بەڵام ئەگەر باسی خراپی ڕیال مەدرید بکەین لەو دوو وەرزە هۆکارەکە من بۆ یەک یاریزان دەگەڕێنمەوە. یعنی هەت تەنانەت دەرکردنی ئەلۆنسۆ یاخود ئەلۆنسۆ کە بڕیاریدا لە دوای یاری سوپەر لە وڵاتی سعودیا ڕێزەکانی ڕیال مەدرید جێ بێڵێ هۆکارەکەی هەمووی هەر یەک یاریزانەیە. من ناڵێم هۆکاری ڕاهێنەر بەڵکو گۆڕینی ڕاهێنەر ئەنجامە خراپەکان هەمووی هۆکارەکەی خۆپەرستی یەک یاریزانە. ئەو یاریزانە هەرچەند گۆڵکاریشە لە پێشووتردا ڤیدیۆیەکم لەسەر بابەتە کرد کۆمەڵە کەس ڕخنەی گرت بوو دەڵێن ئەوە تاگەر ئەم یاریزانە نەبی ئەو هەموو گۆڵە بۆ ڕیال مەدرید تۆمار کە ڕیال مەدرید هەر نەدەگەیشتە قۆناغی 16 چامپیۆنز لیگ یاخود هەر لە پلەی سێم و چوارەمی لالیگاش نەدەبوو. تەبعاً من ئاماژە لێرە بەناوی یەک یاریزان دەکەم کەوا وەکو ڤایرۆسی ڕیال مەدرید ناوی دێنم کە 2 ساڵە بەبێ دەستکەوت کۆتایی پێدێنێ ئێمباپێیە. یعنی کێشەکەی ڕیال مەدرید 2 ساڵە ئیمباپێ. بەڵێ تاواکو پێشاتنی ئێمباپێ ڕیال مەدرید لە لوتکەی دەسەڵات لە لوتکەی چامپیۆنز لیگ لە لوتکەی لالیگا بوو لە لوتکەی چۆن دەڵێ ڕوحیەت بوو. باشە مام پرسیارێک لە تۆ کاگەز بۆچی ناڵێ نەبوونی کرۆس و مۆدریچ کاریگەری هەبووە بۆچی دەڵێ هۆکارەکەی ئیمباپێ بوو؟ ئەوەش یەکێکە لە هۆکارەکان نەبوونی هێڵی ناوەڕاست، بەڵام بە نەبوونی کرۆس و مۆدریچ ڕوحیەت لە دڵی یاریزانەکانی ڕیال مەدرید نەمرد، بەڵکو یاریزانێک وەکو ڤایرۆس کە ئێمباپەیە وای کرد خۆپەرستی لە نێوان یاریزانەکانی ڕیال مەدرید دروست بێن لە نێو خۆیان. یعنی بەهاتنی ئێمباپێ ڕوحیەتی جەنگاوەری لە نێوان یاریزانەکانی ڕیال مەدرید گۆڕا بۆ خۆپەرستی.